ئەبێ هەر کەسە لە ناخی خۆیەوە قەناعەتی بۆ دروست بوو بێ و دڵی ئیسراحەتی کرد بێ. جاری وا هەیە شتێکت بە بەرامبەر فرۆشتووە، کڕیار زۆریش مەمنونە، ئەڵێ ماڵت ئاوا بێ خاترت گرتوم شتی چاکت پێ فرۆشتم، بەڵام تۆی فرۆشیار خۆت دەزانی وانیە بەخوا، خۆت ئەزانی لە ناخەوە ئەزانی چ فێڵێکت لێ کردووە. ئێمە هەمومان منیش وەک ئێوە ئیش کار حسابەتی بازار دەکەم، خەڵکم بینیوە خانووی هەیە تەقیوە، هەمووی درست بووە، مشتری ئاوا بیبینێ نایکڕێ، فێڵبازە دێت تەغلیفێکی جوانی بە تەختە و پلاسیک و دیکۆرات دەکا، ئەو هەموو تەقیوەی شاردۆتەوە. جەنابەت کڕیاری کە دەچێ سەری دەیکڕی دەڵێ یەخوا ماڵت ئاوا بێ بەخوا خانوویەکی پوخت و خاوێنە، دەڵێ دەی خێری لێ بینی دە وەرەقەشت خاتر بێ، بەڵام چ زەربەیەکی لێداوی دوای چەند ساڵێک بۆ دەرەکەوێت کەلاوەیەکت لەو کڕیوە، سیارەیەکت پێ دەفرۆشێ، هیچ عیبێکی تۆ تێدا نابینی و زۆریش مەمنونی، بەس فرۆشیار خۆی ئەزانێت چ خەلەلێکی هەیە، دوای ماوەیەکی کە پێێتەوە ئەدا و خەلەلەکانی دەردەکەون. ئێستا زانیوێتی ئەوە هەرچەند کابرا بڵێ کاکە وەڵڵا بە ڕەزامەندی خۆی زۆریش مەمنون بوو، زۆری پێخۆش بوو، بەڵام تۆ پێت خۆش نەبووە، تۆ نەگەیشتوویتە قەناعەتێک